دوای قەیرانەکانی خۆلی چوارەمی پەرلەمانی کوردستان حیزبە دەسەڵاتدار و دەستڕۆیشتەکانی هەرێمی کوردستان هەموو هەوڵێکیان داوە بۆ ئەوەی پەرلەمان پەک بخەن و لە بەها و لە ئەرزشی پەرلەمان کەم بکەنەوە و پیلان بڕێوەیە کە ئەم پەرلەمان نەتوانێت بە ئەرکە یاسایی و ئەرچی تەشریعی و ئەرچی چاودێری و لێپرسینەوە و لە هەمان کاتدا کە پەرلەمان بەرزترین دەسەڵاتی یاسادانان و چاودێری و مەرجەعی سیاسی هەرێمی کوردستانیشە نەتوانێت بە ئەرکی یاسایی و تەشریعی خۆی هەڵسێ. بەڵام لەگەڵ ئەوەشدا ئێمە وەک فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی هەوڵمان داوە بە ئەرکەکانی خۆمان هەڵسی ئەو بەڵێن و گفتەی کە بە خەڵک و جەماوەرماندا لە کاتی بانگەشەی هەڵبژاردن ئێمە لەسەر ئەو بەڵێن و لەسەر ئەو گفتانی خۆمانین و درێژە بەو بەرنامە و پرۆژانەمان دێن کە کاتی خۆی ئێمە بەڵێنمان بە خەڵک و جەماوەرداوە پشتیوان بەخوای گەورە لە چاودێریکردنی دەسەڵاتی جێبەجێکردن حکوومەت و وەزارەتەکان بەپێی ئەو کارنامە و بەرنامەیە کە هەیانە بوونی هەمیشە پردی هەماهەنگی و پەیوەندی لەگە خەڵک و جەماوەر کە ئێمە هەموو دەرگاکانمان کراوەتەوە خەڵک و جەماوەر کە ئەوەی کە دەنجی بە ئێمە داوە کە دەنجی بە ئێمە نەداوە پێشنیاری هەبێ و کێشە گرفتێکی هەبێ داواکارێکی هەبێ ئێمە وەکو فراکسیۆن هەمیشە بەدەمیانەوە بووین